دەمەوێتن سەرمایەکی تکەش بە ئیجازەی پارێزگاری هەولێر تەکلیفەکی کچکۆکەشمان هەیە لە حکوومەتی لە بۆ حکوومەتی کچکەیە لەکنەمە زۆر گەورەیە ئەو تەکلیفەیە ئەویش ئەوەیە کەوا نەخشەی ژمارە 5 لە ماستەر پلانی شاری هەولێر نووسرا شوێنی وەستانی ئۆتۆمبیل دەمانەوێتن ئەگەر ڕوخسەتمان بدەن حاجی ئەحمەد بڕیاری دا کە دەفتەرم بداتێ بەخێر لە بۆ ئەو گەراجەی چونکە زۆر پێم گوت ئەمن داهاتی ئەو گەراجەی دەکەمە سندوقی خێری لە بۆ یەتیمان سەرف دەکەمە لۆ نەخۆشی هەژار سەرف دەکەم گوتی ئەگەر وا بکەی ئەمدە دەفتەرت بەخێر دەدەمێ و بەخۆشم بڕیارمدا دەفتەرێکی خێر دابنێ 11 دەفتەر موجودە ئێستا ئەگەر پارێزگار بڕیار بداتێن و مهندسی تەلارسازی دەرخستەکەی لە بۆ کردم گوتی 1 ملیۆن دۆلاری دەوێت گەراجێکی سێنهۆمی کە لەسەر ئەو ژمارە پێنجەی دروست بکەین و پێشکەشی بکەینەوە بە یەتیمەکانی شاری هەولێرێکە کە مانجی مەولودی زۆری نەمایە بە هەمومان بین دوو پەنجەکەی بەرزکەینەوە لە جیاتی ئەوەی چوکلێتی تەوزیع بکەین بین بە هەمومان ئەو گەراجەی دروست بکەین داهاتەکەی بینین لە بۆ یەتیمان سەرف بکەینەوە لە جیاتی بابیان بین ئەمە خێرێ بکەین دەرێن ئیلاهی نیەتم هەیە لە جیاتی هەموو یەتیمەکانی شاری هەولێرێکە ئیشێ دەکەم بابین بەیەکەوە دەست پێ بکەین ئەو گەراجەی بکەین